سڵاو پەیوەندی چییە لە نێوان کەلتور و ئایندا یاخود لە نێوان دابوونەریتەکان و ئایندا؟ ئاین بەشێکە لە کەلتوری کۆمەڵایەتی هەر کۆمەڵگەیەک یاخود کەلتور لە دەلاقەی ئاینەوە هاتوۆتە دەر بینەرمان. پەیوەندی ئاڵۆزی نێوان ئاین و دابوونەریت یان ئەو بە هاوڕێ و ڕسمانەی کۆمەلگایەکی دیاریکراوی لەسەر ڕاهاتووە و مانایان بە ژیان بەخشیوە پەیوەندێکی دوولایەنەیە. لەلایەکەوە ئاین دێت جارێکی تر کۆمەلگا لەسەر هەندێک بنەمای ئەخلاقی و ڕەوشتی و ڕەفتاری ڕێک دەخات و لەلایەکی دیکەوە نەریت و بەها چەسپاوەکان دەچنەوە ناو ئاینەکە و خۆیانی لەگەڵدا دەگونجێنن. ئیسلام وەک ئاینی زۆرینەی کۆمەلگای کوردی کە سەرچاوەکەی بۆ کولتوری عەرەبی دەگەڕێتەوە سەرەڕای سەدان ساڵ بەردەوامی هێشتا نەبووتە هۆی سڕینەوەی هەموو نەریتێکی کوردی. بەڵام بە جۆرێک ئەم دوانە تێکەڵ یەکتر بوونە کە وای لێ هاتووە کورتوانی وێتی مۆرکێکی تایبەت بەخۆی بە ئیسلام ببەخشێت کە خۆی لە ڕێبازە ڕوحانی و عیرفانیەکانی وەک تەریقەت و تەسەوفدا دەبینێتەوە. بەم جۆرە بەها باڵاکانی ئیسلام و کۆمەلگای کوردی بە جۆرێک ئاوێتەی یەکتر بوونە کە هەم شوناسی نەتەوەی کوردی پارێزراوە و هەم ڕوحی ئاین کە خۆی لە پێکەوە ژیان و دادگەری و ئاسوودەییدا دەبینێتەوە. بەم جۆرە ئەم تێگەیشتنە هەم پێشی توونڕەوی ئاینی و توندوتیژی جەستەی گرتووە و هەم ڕەهەندە دەرونی و ڕوحیەکانی مرۆڤ و کۆمەلگای بە شێوەیەک ڕێخستووە کە بۆشایەکان پڕ دەکاتەوە. هەموو کۆمەلگەیەک لە مێژوودا خاوەنی کۆمەڵێک دابوو نەریتی خۆیەتی. کاتێک ئاینێک دێت ئەویش خاوەنی کۆمەڵێک دەق و فەرمانە کە دەوێت بەسەر کۆمەلگەکانیان بسەپێنێت. ئایا ئەو دابوونەریتانە لەگەڵ ئەو دەقانە ڕێک دەکەون یاخود لەگەڵ ئەو دینە هەماهەنگن یان نا؟ لەم کاتەدا ئاین هەوڵ دەدا ئەو کەلتورە هەڵوەشێنێت و جارێکتر دروستی بکاتەوە بە پێی ڕێنمایی دەقەکان. بەڵام ئایا لە کۆمەلگەی کوردەواریدا چۆن کەلتور یاخود دابوونەریت و ئاینی ئیسلام تێکەڵاو بوون؟ کورد توانیوێتی ئیسلام وا فراهەم بێنێ کە لەگەڵ کەلتوری خۆیان بگونجێ؟ مامۆستا مەسەلەی ئاین و دابوونەریت زۆر جار باسەکرێت. بە کورتی بەڕێزت پێت وایە ئاین پێکهێنەری دابوونەریتە یاخود دابوونەریت ئەوەنە بە قوتە کە ئاین ناتوانێت هەڵی وەشێنێتەوە؟ پێشەشی مەسەلەی دابوونەریت یا با بڵێن کەلتور فەرهەنگ وەکو بە عەرەبی پێی دەگوترێ ئەلعورف دەبێ ئەوە لەنجارێ بزانین دابوونەریت چیان بڵێن عورف چیە. ئەو شتێکەوە کۆمەلگا لەسەریتی و پێی ڕازێ و لەسەری دەڕوا ئەوە پێی دەگوترێت دابوونەریت. تەبەن لە هەموو کۆمەلگایەک دابوونەریتەکی معەیەن هەیە. بەنسبەت ئێمەی وەکو کۆمەلگای موسڵمان بە عورف ئایا عورف وەکو پرسیارەکەت کرد دابوونەریت پێک دەینیان بە عەکسەوە؟ خۆی یەک لە سەرچاوەی شەریعەتی ئیسلام یان بڵێن فیقی ئیسلام عورفە. ئێمە دوو جۆرە سەرچاومانێ، سەرچاوەی بنەڕەتی بلێندەکە ئەسڵی کە دەکا قورئان و سونە ئەوی کە وەکو ئیجماع و قیاس و ئیستیحسان و ئیستصحاب و عورف و چی ئەمانە پێیان دەگوترێت تەبەعی یعنی تابعی مەسادرە ئەسڵیەکانمانە. هذا بنسبة عرف ذات قولي بي يعني قصة بي فعلي بي أو ما نعنيها كاري في بكري بس عندك شرط وشروط يعني بودانا شرط وشروط كان وين أبي مخالفي نصبي بس أبنبر مامۆستا ئێمە بڵین لە دابوونەریتی کوردەواریە کۆمەڵەشتانێکمان هەیە مەرج نییە لەگەڵ نەسدا ڕێگوەن هاتووشن یانی ئەمجا بە کورتی عورفیش دوو نەوەی هەیە با بڵێن. ئەو دابوونەریتە ئەگەر مخالف نەبی لەگەڵ دەقەکانی قورئان و سونەت مەقبولە ئێمە بڵێن لە کوردستان دەژی و ئەگەر هات و مخالفیش بی مەرفوضە عەمەلی پێ ناکرێت. یعنی مەسەڵەن هەندێک بڵێن دابوونەریت هەیە لە ناو کۆمەلگا بڵێن ئێستا کە زەواج دەکرێت دەرێن مارەی پێشەشی ئەوەندەیە و دوایش ئەوەندەیە وە نییە بەینەما لە قورئان شتی وا نییە.
وآتوا النساء صدقاتهن نحلة ما عليك أبدا فإن طبن لكم عن شيء منه نفسا فكلوه هنيئا مريئا أو بعدد مثلا يا مثلا سكابراك صندخوا دغه امن گۆشت ناخۆم ما فەرزگە تەراقی خوارد مەسەن ئێمە لە عێراق بە کوردستانیشەوە بە ماسی نارێن گۆشت بەینەمە هەر گۆشتە بەس بە عرف ماسی بە گۆشت ناناندرێ دەتوانی ماسی بخوا و تەراقیشی ناکەی وە لێرە عرف تەسیری هەبوو بەڵام ئەو ئەحکامانەی کە بیناکراوە لەسەر عرف هەیە دەتواندرێ وەکو پرسیارەکەت کرد لە ئەوەلەوە ئەحکامەکان بگۆڕدرێ یاننا تەسیر لە ئەحکام بکایاننا ئەو ئەحکامانەی کە بیناکرابی لەسەر کەلتور لەسەر ئاداب ئەوە مانیعنی دروستە بگۆڕدرێ بەس ئەو ئەحکامانەی کە مەبنی بن لەسەر نصوصی شەرعی ئەوە مەزالی تێدانێ بگۆڕدرێ مامۆستا ئێمە نمونە بێنینەوە لەوەتی کۆمەڵگەی کوردەواری هەیە با بڵین شیرباییەکە بەڵام لە ئیسلامیشە حرامە شیربایی بە پێشرا ئەم کۆمەڵگەیە بۆ یاخود ئەو تەعالیمە دینیانە بۆ نەیتوانێت ئەمە لە کۆمەڵگەی کوردەوارەیە بگۆڕێ زۆر شتی کەش ئەو عادات و هەندێک تەقالیت هەیە کە خلافی بابرێن شەرعی ئیسلامە وەکو یەک لەوانە مەسەلەی کە کابرا کچەکەی بە شوور دەدەدەست لە شیربایەکەی بابرێن لە مارەیەکەی دەجێڕاوە بۆ خۆی دەیخوارد خلاصە مەلاوەلەوە دەرێنەوە حرامە باش ئەمە ئەو کۆمەڵگەی دەرەکە لە با بڵێن لە چوارچەوەی دینیا نا دەری ناکە لە چوار دێنەوە گوناحبارە تاوانبارە مخالیفە وەکو چۆن ئێستا برێن دەوڵەت قانونێک دەردەکات دەری عالم با ملتەزمی بەو شتە کە عالم التیزامی پێوە ناکە خۆمانەوەنێ کابرا لە کوردستانی دەرەچی یان لە عێراق سیاتی دەرەچی وەنیە پێی دەگوترێەوە مخالیفەوە ئەوزا و کاتە معاملەی لەگەر دەکرێت بە ژوەرەی قانونی نافیدە و دەستور ئەنی پێت وایە با بڵین ئێستا ئێمە باس لە ئیسلام بکەین کە ئەوەنە ساڵە ئەوەنە سەدەیە لە ناو کوردایە کورد توانیوێتی ئاین و کەلتورەکەی خۆی یا دابوونەریتەکەی خۆی تێکەڵ بکە بڵین بی کوردێنەوە کۆڕین نا بالعکس زۆربەی عادات و تەقالیدەکانی خۆمان ئی کوردی یعنی ئێستا ئەم عاداتە جوانەی کە ئێستا مەسەلەن وەکو ئەو ڕێزێنانی ئەولاد بۆ داک و باب یەشێک لە خۆت گەورەترە یان بەهاناوە چوون مەقسەدم زۆر شت ئەوە لە هینەوە لە دینی ئیسلامەوە سەرچاوی گرتووە یعنی بالعکس ئەو یارمەتی و خزمەت و تەعاون و ڕەحم و شەفەقەتەی کە هەیە لە ناو کۆمەڵگەی ئێمە هەموو سەرچاوی لە دینەوە گرتووە پێتوانی هەموو کۆمەڵگەی با بڵێن کۆمەڵگەی چینی خۆ کۆمەڵگەیکی دیندار یا مسلمان نین بەس ئەویش وە ئەو شتانەی تایە لە هەموو کۆمەڵگەک بایەوەندا مخالەفەی دەقەکانی ئاینێ هەر دینەکچی هەبی حتا گەزوولەکەش بی مەسیحی بی بوذیە شەنتۆیە نەزەمچی هەموو دینەکان یانەگەر بێت و بەراوردی عادات و تەقالیدی کۆمەلگایەکە بکەی لەگەر دەقە ئاینەکان مخالەفات بایەوەندا هەیە ئینکاریەوە ناکرێ باشە مامۆستا لەم سەردەمەی ئێمەیە بڵین سەردەمی وەکڵین ئەولەمە کە ئێستا ئەوکۆڵن ژیان بۆتە دەیەکی بچووک بە تایبەتی بەهۆی ئینتەرنێت و ئەمانەوە پێت وایە لەم سەردەمە ئەکرێ ئەو دابوونەریتانە وەک خۆی بمێنێ یا گۆڕانکاری وای بەسەرا هەیە کە هیچ پەیوەندی بە دینەوە نەمێنێت مەسەلەی دابوونەریت وەرە بەر چاومانە دەگۆڕێ و گۆڕدراوە بەرەو گۆڕانیش دەچی بەس ئەوەندەیە ئەو دابوو تەقالید و نەریتەی کە لە ناو کۆمەلگا هەیە ئەوەی لەسەر ئەساسی عادات و تەقالید بی شەرعیش هیچ مانعشی نییە و دینی ئیسلامی پیرۆزبایی لێ دەکە هیچ دەگۆڕێنیە بەڵام وەکو پێم گوتی ئەو عادات و تەقالیدەی کە مخالفی دەقەکانی ئاینی بی مەرفوضە بەس نەیتوانیەوە بێگۆڕێ بۆ یعنی مەسەلەن ئەوە خەتای مامۆستایانی ئاینی بووە لە مێژووە کە نەیانتوانیەوە زاڵ بن بەسەر ئەوە یا کۆمەلگاوەنە لا کۆڵین لاسات بووە کە بە قسەی هەموو خەتای حکامە هەموو شت بەدەست حکامە ئەگەر بێت و ئەوانە شت بەدەست ئەوانە
توشي ئەگەر بەنسبەت علەمای دین هەر ئەوەندەیان پێ دەکرێت زانانی ئاینی و شارەزانی شریعەتی ئیسلامی ڕێنیشان دەربن زیاتریان پێ ناکرێ وەنیا بەس قسان پێکرێن بەس ئێرشادیان پێ ئێرشاد و تعلیم و هەر ئەوەندەیان پێ دەکرێت زیاتریان پێ ناکرێ ئینکاری ناکرێت لە ناو موجتەماع و کۆمەلگا هەندێک عولەما هەبوونەکەوە دەوریان هەبوو و تەئسیرێکی زۆریان هەبووە بەڵام ئەوە زۆر کەمە نادرێ یعنی پیاوەکی وەکو عیزی کوڕی عەبدوسەلام کە لە کاتی خۆی توانیتی ڕوبەڕووی حکامی میسر بوەستێتەوە کە دەیویست پارە لە دەوڵەمەندەکان بستینی و بە ناوی سیلاحکردین و لۆ ئەوەی بربەرەکانی تەتەر و مەغۆلەکان ببیتەوە ئەوان گوتیان ئەمە دەمانێت دەوڵەمەندەکان پارەیان لێ بسینن ئەنجا گوتی مادام پارەی بەیتلمال بەش ناکە ئەو کاتە گوتیان بەش ناکە لە بۆ سیلاحکردین ئەو کاتە گوتی دروستە دەوڵەمەندەکان شتەشیان لێ بستێنرێ ئەنجا بەو شێوە ئەنجا بەو شێوە یعنی ئەوە یعنی مەقسەدم ئەو جۆرە عالمە گەلە کەماوە بەس عالمەکانی تر ئێرشادیان کردو نانتوانێەوە لەسەریان ئێرشادە بەڵام ئایا کۆمەلگە بۆ بە قسەی ئایا بە قسەی نەکردون کۆمەلگە یا چۆنێ بۆ نمونە کۆمەلگەی کوردەواری یعنی بە قسەی ئێستا برێن کۆمەلگەی کوردەواری خۆمان برێن ئەو میساڵێکە لە ئۆلەوە هیناتەوە وەکو مەسەلەی با بڵێن ڕەشبەڵەک یا مەسەلەی میرات نەدان بە شیربای خواردن یانەوە تا لە میرات هەیە بەشی ئافرەت نادا لە عەقزەبی و ئەم جۆرە شتانە مامۆسانی هەنی دایمەن وتویان ئەوە حرامە ئەوە گوناح ئەوە تاوانە وفعلا زۆر کەسیش هەیە پاشدەم پەشیمان دەبتەوە تۆبە دەکات دەرێ من ئەوەندە ساڵەیە مەسەلەن شیربای کچەکەم خواردیە یانەوەتە میراتی بابە داکات چیە بەشی خوشکەکانم نەدایە بەشی ئەوانم نەدایە پەشیمان دەبتەوە ئەوە چێ وای لێ دەکاکەوە پەشیمان بیتەوە کەەوە هەستەکەەوە کەشتە چی حرامە ئەوە شەر تەسیری مامۆسایانی ئاینی لەم قسەی بەڕستەوە من وا تێگەم کە دەسەڵاتی سیاسی هێزی زیاترە لە دەسەڵاتی دینی بۆ گۆڕانکاری لە کۆمەلگەیە بەڵێ ئینکاریەوە ناکرێ ئەو حەدیثەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده يعني هەموو علەما دەرێن مەگەر شتێکی بەسیطی بەناو کابرا بتوانانی بەدەستی خۆی بیگۆڕێ ئەمە شتێک کە بووە عادەت یان لە ناو هەموو کۆمەلگایە ئەو کاتە لە دەسەڵاتی شخصێکی زانا دەردەچی فليغيره بيده ئەوە بۆ سوڵتەیە بۆ دەسەڵاتی سیاسیە فإن لم يستطع فبلسانه ئەوە لە بۆ علەمای دین و زانانە فإن لم يستطع بۆ عامەی عالم فبقلبی بەدل بەو شتە ڕازینێ وذلك أضعف الإيمان پرسی کەلتور کە زۆر جار لە زمانی کوردەواریە بە ڕۆشنبیری بەس کەلیمەی فەرهەنگ باشترە بۆی وازانم پرسێکی ئالۆزە ئەجا کەلتور و ئاین بەیەکەوە ئالۆسترە بێ من پرسیاری یەکەمم ئەمەیە ئایا کەلتور بەشێکە لە ئاین یا ئاین پێکهێنەرێکە لە پێکهێنەرەکانی کەلتور ئەو دێڕە ئایا کللتور بەشێکە لە ئاین یان ئاین بەشێکی پێکهێنەرە لە کللتور یان کللتور بەشێکی پێکهێنەرە لە ئاین تەمانەوە هەردوو دیوەکەی دروستە لەبەرەوەی چونکە ئاین کە هاتووە بۆ ناو کۆمەلگا هاتووە بۆ مرۆڤ هاتووە و مرۆڤیش ئاین خوددا خاوەنیەتی لە فەلسەفەی ئەدیان و مرۆڤیش خوددا دروستی کردووە کەواتە ئەو ئاینانەی ئەو دەقانەی کە هاتوو نابێت لە دەرەوەی هەرچ و کەوت و نواندنەکانی مرۆڤەوە بێت دەبێت لە چوارچێوەی نواندنەکانی مرۆڤەوە بێت هەر بۆیش مەسەڵەن ئێمە لە قورئانە هەمانە کە خوا دەفەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها يعني تەکلیفی لەوە زیاتر نەکردووە لەوەی کە ئینسان لە تااقەت و توانایەت یعنی کەواتە نەهاتووە لە دەرەوەی کللتوری بێ لە دەرەوەی فەرهەنگی بێ لە دیوێکی تریش خوددا عقلی بە ئینسان داوە ئەم عقلش بۆ گەڕانە بۆ سوڕانە بۆ هەمیشە جوڵەکردنە چەندەی مرۆڤ جوڵە بکات چەندەی مرۆڤ بەم لا بەولادا بگەڕێت بسوڕێت شتی نوێترە بینێت
بارودۆخەکانی مێشتی بارودۆخەکانی بیرکردنەوەی گۆڕانکاری جۆراوجۆری بەسەردادێ ئەو گۆڕانکاریە چ گۆڕانکاری جزئی بن بچووک بن یان گۆڕانکاری گەورە بن کە بەسەر عقلی داهات کە بەسەر فکری داهات ئەمە دا ئەبەزێتە سەر گۆڕانکاریە کردەیەکانی تر کردەوەکانیشی بەرە و باش لەکوێی پرسیارەکەمە ینی جێ ئەبێتەوە مەبەستم ئەمەیە لەو پێشە چییە؟ ئاین بەشێکە لە کللتوری مرۆڤ ئەو کللتورەی کە لە ناو ناخی مرۆڤایە ڕسکاوە چکە ئێمە بیرمان نەچێ ئەمە دوو جۆر کللتورمان هەیە کللتورێکمان هەیە فەرهەنگێکمان هەیە خۆی ڕسکاوە لە ناخی مرۆڤ ڕسکاوە کە زۆر مەسەرەن لە یاسا پێی دەگوترێ قانونی یاسای سروشتی قانونی طبیعی کۆمەڵێک شت هەیە مرۆڤ هەر خودی خۆی کە لە دایکە بێت و کە پەروەردە ئەبێ و گەورە ئەبێت ئەمەی لەسەر ڕسکاوە ئەمەی لەسەر لەگەڵ گەورە ئەبێ ئەمە لە ناخی مرۆڤ ڕسکاوە بەڵام بەشێکی تری هەیە کە نەڕسکاوە لە ڕێگەی گەورەبوون و پەروەردەکردن و ئاراستەکردن و فێربوون و دام و دەستگا زانستی و زانیاریەکان ئەم مرۆڤە وەریەگرێ لە نەتیجەی تێکەڵبوون بە نەتەوە جیاوازەکان کللتورە جیاوازەکان فەرهەنگی تر و کللتوری تر وەرەگرێ کەواتە ئاین بەشێکە لە کللتور وە کللتور بەشێکی کاریگەرە ئاراستەکارێکی باشە بۆ چۆنیەتی جێبەجێکردنی دەقائین مامۆستا بابێنە سەر کوردەواری ئێمە ئاین بڵین لێرە مەبەستمان لە ئیسلامە دەقێکە کە لە دەرەوەی نەتەوەی کورد بەرهەماتووە لە ناو عەرەبە بەڵام کاتێکێتە ناو کورد چۆن تێ ئەڕوان چۆن ئەتوانێت ئەم کللتورەی خۆی تێکەڵکە یا ئەم دینە کە بەو غەریبە بیکاتە ئاینێکی با بڵین خۆماڵی بتوانێت سەر و سەودای لەگەڵا بکە خۆی هەر ئاینێک کە هاتووە هەر ئاینێک کە هاتووە جگە لە ئیسلام ئاینەکانی تریش هەر هاتووە بۆ ناوچەیەکی دیاریکراو هاتووە سەرەتا یان بە زمانێک هاتووە ڕەچاوی ئەو با بڵین ئەو بارودۆخە جیاوازەی کردووە بۆ ئەو نەتەوە جیاوازە ئاینی پێ هاتووە کورد چۆن لە قورئانی هاتووە کە خوددا بۆ هەموو قەومەکان پێغەمبەری ناردووە واتە ئەبێ بە کوردی شاتبێ ئەبێ بە عەرەبی شاتبێ ئەبێ بە فارسی شاتبێ ئەبێ بە هەموو زمانەکان ڕەنگە پێغەمبەر هەبوو بێ بەڵام ئێمە بەشێکی لێ دەزانین و بەشێکی لێش نازانین ئەو با بڵین پرسیاری جەنابێت ئاین کە هاتووە لە ناو عەرەبدا بەزیوە بە دەقێکی عەرەبی هاتووە بەڵام کە تێکەڵ بە کللتورەکانی تر بووە بۆ نمونە کورد کە هاتووە ئاینی وەرگرتووە ئایا دەکرێت کورد وای لێ بکات لەم ئاینە بکا بیکا بلۆکاڵی لەگەڵ کللتور و فەرهەنگی خۆیان بیگونجێنێت بڵێ من وەکو پسپۆرێک لەو بوارە بڵێ ئەڵێم کورد دەتوانێت نەکورد هەموو نەتەوەیەک ئەتوانێت ئاینە بەو جۆرە تەفسیرکە بەو جۆرە ئاراستە بکە ئێمە بۆیە وتمان ئەو دەقانەی کللتور بەشێکە لە ئاین بەشێکە لە کللتور ئەو دەقە ئاینیانەی کە هاتوون ئەمسەر و ئەمسەریدا نەخراوە دەقە ئاینەکان هاتووە بۆی مرۆڤ عەقلی تێدا تاو بدا عەقلیش کە تێدا تاو بدرێت تۆ ئەگەر عەقلی یاسای خۆماڵیت نەبێت ناتوانانی ئەم دەقاوەکو کللتورێکی خۆماڵی تەفسیرکەی دەبێت کۆمەڵێک یاسای لۆکاڵی هەبێ ئێمە وەکو کورد ئەو دەقانە ڕاستە عەرەبین بەڵام دەکرێت دەقاودەق لە یەک هەتا سەد ئێمە بە جۆرێک تەفسیریکەین بە جۆرێک ئاراستەی بکەین لەگەڵ خواستەکانی خۆمان لەگەڵ پێداویستەکانی نەتەوەیی و نیشتیمانی خۆمان بگونجێت ئێستا با بڵین لە ناو عەرەبە کە ئەسڵی دینەکە لەوێ هەیە کۆمەڵگەیەکی بەدەوی شەڕانیمان هەیە لە ئەوەڵان سەردەمی پێش ئیسلام بەڵام لە ناو کوردەواریە زیاتر کۆمەڵگەیەکی زەراعیمان هەیە و شاخنشین معنی پێت وایە ئەمە کاریگەری هەبێ بۆ نمونە عەرەب غەزەوات و جیهاد و ئەمانیان پێش ئیسلام و دوای ئیسلامیش بە هەمان شێوە کردووە بەس من وەک خۆم نەمبیستۆ لە ناو کووردا بە ناوی دینەوە جیهاد کرابێ غەزەوات کرابێ کەنیزەک و کۆیلە هەبوو بێ لە ناو کووردە لە ناو عەرەباتە ئەم ئاخرەش هەبوو پێت وایە ئەمە ئەو جۆرە فاکتانە ئەوەی کە جەنابەت باسی دەکەی سەبارەت بە کەنیزەک یان با بڵێن جیهادکردن ئەمانە با بڵێن کۆمەڵێک جوڵانەوە بوون کۆمەڵێک فەرهەنگ بوون کۆمەڵێک کللتور بوون هەلە پێش ئیسلامیشەوە هەبووە بابەتی کەنیزەک هەل ئیسلاما نەبووە پێش ئیسلامیشە عەرەب ممارەسەی کردووە و لە ناو هەر تەنها لە ناو عەرەبیشان نەبووە لە ناو نەتەوەکانی تری پێش عەرەبیشە لای ساسانیەکانیش هەبووە کەنیزەک بۆیە کە ئەم دەقانە هاتووە کورد زۆر گرنگی بۆ بابەتە نەداوە چونکە
خەلفێتێکی پێشتری نەبووە سەبارەت بە کەنیزەکردن یان سەبارەت با بڵێن بە جیهادکردن کە نەی بووە ئەمانە وەختێک بابەتی جیهادکردن یان بابەتی کەنیزەکردن وەختێک لەو دەقانە زەق دەکرێتەوە کە ڕاستە و خۆ لەگەڵ کللتورە گشتیەکەیە یەکانگیر بێت بەڕێزەتە پێم بڵێیت کە ئاین ئەچێتە ناو هەر نەتەوەیەکەوە ئەو نەتەوە بەشی خۆی و بە پێی با بڵێن سایکۆلۆژیا و ژیانی خۆی بەشی خۆی لێ هەڵەبژێرێ ئەم دەقە ئاینیانە بە جۆرێکدا نەڕێژراون کە ئەمسەر و ئەمسەری داخرابێت چەق بەستوو بێ پێمان بڵێ تۆ بۆت نییە لەم سنوورەوە پێ بخەیتە دیوەکەیتکە نا ئێمە پێمان وانەیە ئەم دەقە ئاینە بە زمانێک دابەزیوە زمانەکە منشور بووە مەعهود بووە مەعروف بووە ناسرااو بووە وشەکان ناسرااو بوون زمانەکە ناسرااو بووە کە زمانی عەرەبیە بە نسبەت ئیسلامەوە ئەڵێ من قسەکەم کەواتە کە بەو زمانە دابەزیوە تەبعاً خۆی زمانیش کەی پێوترێ زمان لەو کاتێەوە پێوترێ زمان کە بچێتە ناو کللتور کە قسەی پێ بکرێ کە بەکار بهێنرێ بەشێک بێت لە ژیانی خەڵک بەشێک بە لە ژیانی خەڵک تۆ ئەگەر زمان دێڕێک بێنە ئەگەر هیچ معنایەکی نەبێت واتای نەبێت ڕەبتی نەبێت لەگەر واتە تۆ تا ئێوارە تۆ ئەو دێڕە بەکاری بێنی کە کەس تێو نەگا ینی تۆ نەتوانی کللتور ئەکتیو بکەیت کللتور بەکاربێنی وەختێک بەو شەیەک دەوترێ وشە کەلیمە یان ڕستە کاتێک کە من بەکارم هێنا ئۆتۆماتیکە ڕاستەخۆ تۆ تێی بگەی و دەوروبەرەکەم تێی بگا دەی ئەمە بە زمانی عەرەبی دابەزیوە بە زمانێکدا نەبەزیوە کە زمانێک بێت لە دەرەوەی کللتور بێت لە دەرەوەی فەرهەنگ بێت بەڵام بەنسبەت کورد و ئەم زمانە نامۆیە نایزانێ چۆن لەگەڵ خوا تەواجودیەکە هەر زاناکان بە پێی ئەو کللتورە ئەو شتانەی پێویستە بۆ توانە زۆر چیان شاردوت و پێتوانێت زۆر شاردراوە و ئەخۆی لە ناو کوردە خۆی زانانی مەقاسد زانانی ئوسولی باسی ئەم نقطەیان کردووە بەڵام ڕەنگە وەکو پێویست دەرنەخراوە نقطەیەکی زۆر حساس زۆر گرنگیان باس کردووە ئەڵێن هەموو دەقە ئاینیەکان لە ئیسلامە هەموو دەقە ئاینیەکان لە ئیسلامە بە شێوازێکدا ڕێژراوە کە دەتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ کللتورە جۆرا جۆرەکان وە کللتوری مرۆڤیش خوا کە مرۆڤی دروست کردووە نوانەکانی هەڵس و کەوتەکانی بیر و بۆچوونەکانی هەموو ئەو کارانەی کە ئەنجامی دەدا لە گچکەوە بۆ گەورە بە شێوازێک دەتوانێت کردەوەکانی بکە کە دەتوانێت کللتورێک دروستکە لەگە دەقە ئاینەکە بیگونجێنێت کەواتە کللتورمان نیە چەق بەستوو بێ ئاینیشمان نیە چەق بەستوو بێ کە چەق بەستوو نەبوو دەتوانن تێکەڵ بێک بەس زۆر کللتور هەیە مەسەن لە کۆمەڵگەی کوردەواری و کۆمەڵگەی تریشە لەگەڵ ڕۆحی دینەکە نەگونجاوە لەگەڵ دەقەکانە ینی بەڵام ڕۆیشتوشە بۆ نمونە با بڵین هەڵپەرچە ڕەشبەڵک بۆ نمونە شیربایی بۆ نمونە ژن کوشتن لەسەر شەرەف بەڵام هەر ڕۆیشتوشە ینی یعنی لەگەڵ دەقەکانیشان نەگونجاوە بڵێ خۆی مەرج نییە هەموو کللتورێک لەگە دەقەکانە بگونجێ خۆی مەرج نییە ئەو نەتەوەی کە هەڵستێک کللتورێک دروستەکە یا ممارەسەی کردەیەک دەکات ممارەسەی کردەیەک دەکات و چەندی سەدە لەسەری بەردەوام دەبێت مەرج نییە ئللا ئەبێ لەگە دەقێکا بیگونجێنێ خۆ کللتور هەموو کللتورێک هەمووی لە 100% موافق نییە لەگەر دەقەکان باش ئێمە چووکە کللتوری بالەبیرمان نەچێت ئەو نقطەیەکی زۆر میم ئەمە کللتورمان هەیە تەفسیریە کللتورمان هەیە تەحلیلیە چۆن ینی کللتورمان هەیە تەجزیئیە کللتورمان هەیە تعلیقیە کللتورمان هەیە تەوزیحیە یعنی کللتورمان هەیە زیاتر دەقەکەت بۆ تەفسیرەکە ڕوونتر بۆ تەفسیرەکە مەسەرەن بۆ نمونە کاروباری کڕین و فرۆشتن ئێمە دەقێکمان هەیە دەڵێ خوا دەڵێ هەموو بەیعێک حەڵاڵە بەڵام هەندێک کللتور هەیە کللتوری کڕین و فرۆشتن لە ناو کۆمەلگایە دەکرێت ئەگەر هات و جۆری کڕین و فرۆشتنێک پەیدا بێ و خەڵک تێدا زەرەر بکا بەرژەوەندی گشتی تێدا زەرەر بکامە ئەمە تێدا حرامە بێت هەخۆی کللتور خۆی حرامیە وأحل الله البيع وحرم الربا بەڵێ کللتور خۆی حرامیەکە ئەڵێ ئیتر ئەمە بەربڵاو نییە ئەمە زەرەری زیاترە بۆ خەڵک کەواتەش مەرج نییە هەموو ئەو کللتورانەی کە مرۆڤ دەینوێنێت دەبێ بە منزومە دەبێ بە فەلسەفا بەربڵاو دەبێ چەمچی باو وەرەگرێ لە بینی دوو قەوس ئەبێ بە باو ڕێکاوڕێک بێ لەگە دەقە شەرعیەکانە کەواتە کللتور قوڵە لە ناو کۆمەڵگەی مرۆڤایەتە لەبەرەوە هەر دەقێک دێت ناتوانێت بە یەک جار هەموو ئەو کللتورە هەڵوەشێنێت و دروستی بکاتەوە بەڵکو دەتوانێت
لە سەرخانی ئەو کەلتورە کۆمەڵک گۆڕانکاری بکات.